This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە ئەسمان لاڵقەیەکی تری بەرنامی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر داوەزینی ئاستی خوێندنەوە و ئاستی چاپەمەنەکان لە هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەرم بابەتە جوگە لە میوانە هەمیشەیەکان میوانێکی تایبەت میوانمانە کاک ئەحمەد میرا سەرنووسەری گۆڤاری لوبین بە خێراتنێکی تایبەتەکەین. هەروە لە میوانە هەمیشەیەکانی بەرنامەکە دکتۆرە چۆمان هەردی، ڕامیار محمود، دکتۆر زانا ڕەوف بە خێراتنی مولایەکتانەکەم. کاک ئەحمەد لە جەنابەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ ئەم هەفتەیە یادی سەوحەب بە هەمین ساڵی ڕۆژنامەگەری کوردیە. هەرێمی کوردستان دانیشتوانەکەی نزیکی 5 میلیۆن کەسە. بە بەراورد بۆ ڕقەمانی کە لەبەر دەستمانە و ژمارانەی کە وەرمانگرتووە لە دەستگای چاپەمەنی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری ئەو ئاماژانەی کە باز لە خوێندنەوە و چاپ و بڵاوکراوە ئەکەن بە بەراورد بە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان ئەماری ئەتوانین بڵێن زۆر بێئومێدکەرە لە ژمارەی خوێندنەوە و لە ژماری فرۆشی کتێب و ڕۆژنامە و گۆڤار. نمونەیەکی وەکو ئیسرائیل کە وڵاتێکە شتێ زیاترە لە هەرێمی کوردستان 21 ڕۆژنامەی هەیە، ڕۆژی نزیکی ملیۆنێک ڕۆژنامە ئافرۆشتێ. ساڵانە 35,000 کتێب چاپەکرێت لە ئیسرائیل. لە هەرێمی کوردستانە بەپێی بەدواداچوونێک ڕۆژنامەی ئاوێنە پێشماوەیە کردبووی بە هەموو بڵاوکراوەکان کە 900 بڵاوکراوە لە هەرێمی کوردستانە مۆڵەتی فەرمی هەیە، نزیکی 35,000 هەتا 40,000 بڵاوکراوە ئافرۆشتێ. ساڵی 2000 کتێب ژماری سپاردن وەرەگرە لە وەزارەتی ڕۆشنبیری. بە بۆچوونی تۆ وەکو ڕۆژنامە نووسێکی بواری بڵاوکراوە با بڵێن ڕۆژنامەی کاغەز ئەم ڕقەمە یا با بڵێن ئەم ژمارانە چۆن لێکە دەیتەوە؟ پاشەکچەی چاپەمەنی من پێم وان نییە دیادێ بێت تەنها کوردستانی بێ. ڕەنگە لە هێندێ وڵات تا ئاستەکەی جیاواز بێ، بەڵکو دیادەیەکی جیهانیە لە دوای سەرهەڵدانی گلۆبالیزیشن لە جیهاندا پاشەکچەیەکی گەورە بەم جۆرە چاپەمەنیە کراوە. و لە عێراقیشا دیادەیەکی عێراقیە. ئەگە بگەڕیتەوە بۆ ئیسیفتایانەی کە لەسەر ڕەوشی چاپەمەنی لە عێراقا هەیە، ئاستی ئەوەی ئەمریکیەکان ئەنجامیان ناوە لە ساڵی 2010 نسبەتی ئەوانی کە گۆڤار و ڕۆژنامە و کتێبە خوێندنەوە لە سادە تێناپەڕێت. واتە دیادەیەکە تەنها تایبەتمەند نییە بە کوردستان. بەڵام ئەگە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان قسە بکەین، ژمارەکە دڵخۆشکەر نییە. چەند هۆکارێک لە پێش ئەم حاڵەتەوەیە. بەشێک ئەگەر سەرنج بێ لە دوای 2000 و دەرچوونی ڕۆژنامەی هەوڵاتی تایبەت بە میدیای نووسرا و ئاستەکە ئاستێکی باش بوو. یعنی مەسەلەن تیراژی گۆڤارێکی وەک لڤین گەشتۆتە 27,500 بۆ 28,000 لە مەرحەلەیەکی دیاریکراودا کە لە چاو ژمارەی دانیشتوانە بۆ مەرحەلەیە شتێکی دڵخۆشکەر بوو و لە ئاست میدیای نووسراوی عێراقیشا ڕەقەم بوو لە چاو نفوسی ناوچەکەدا. بەڵام چەند هۆکارێک کاریگەری هەیە. بەشێکی پەیوەندی بە سۆشیال میدیاوە هەیە کەەوە هۆکارێکی بەرجەستەیە، هەموو کەس دەتوانێت پەنجەی بۆ درێژکە. بەڵام هۆکاری بنەڕەتی ئەم پاشەکشێ بە بۆچوونی من ئەگەڕێتوانێت بۆ ناومێدی خەڵک هاونیشتیمانی لەم وڵاتەیە لە دۆخی سیاسی. پاشەکشەکە کاکتوانە ڕاستەوە خۆ ئەگەر زۆر بە دیقەت دیاری بکەم لە دوای هەڵبژاردنەکانی 25 حوتی 2009 و دە پاشەکشێ بەم میدیای کراوە. لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتی 2011 ئەتوانم بڵێم چاپەمەنی لە هەرێمی کوردستانە هاڕای کردووە. لە 100 تا 70 بە ڕقەمی دیاریکە و 70 بۆ 75 نسبەتی فرۆش دابەسیوە. ئەمە دەرهاویشتەی ئەو بارودۆخە سیاسیە کە هاونیشتیمانی ناومێت بوو، شەپۆلێکی ڕەخنەگرتنی تون و بەربڵاو، میدیایکی کاریگەر، بەڵام دەستکەوتێکی سیاسی کەمی بەدەستهێنا. بۆیە پێم وایە هۆکارە سەرنجەکەی لە ناومێدیەوە سەرچاوەگرێەوە کاریگەریشی گەورەش هەیە. لە چاو ئەو نمونەی کە بەڕێزت باست کرد لە ئیسرائیل ئەبێت تۆ حساباتی ئاستی خوێندەواری کۆمەلگاشکی. کۆمەلگای کوردی ئاستی هێشتا ئاستی نەخوێندەواری تیا ئاستێکی باڵایە، بە تایبەتی بە پێ و دراساتانەی کراوە تاکی عێراقی تا تەمەنی ئەوانەی کە لە خوال لە دایکبووی ساڵی 1970 زۆرتر ئارەزوومەندی ئەوان هەیە کە سەرچاوی زانیاریەکانیان چاپەمەنیەکان بێ. بەڵام لەو تەمەنە بەرەو سەروتر ئەوانەی لە دایکبووی هەشتاکان و نەوەتەکان 2000شی هاتۆتە سەر کە ئەتوانی بیهێنیتە ناو دنیای خوێندنەوە
ئەوانە تامە زۆر لەو جۆرە چاپەمەنیانە ناکەن ئەگەڕێن بە دوای سەرچاوی ترا بۆ خۆتێرکردن. یارمەتیم بە نقطەیەک ڕوونکەمەوە. وەزارەتی تربیەی عێراق لە ڕێژەی خوێنەواری لە عێراق لە سای 79 ئەو ڕێژەیە بە بەراورد بە وڵاتانی چواردۆر بە تایبەتی دنیای باڵێن عەرەبی ڕێژەیەکی بەرزیان عێراق لەسەری چە لە مجتەمع خوێنەوارەکان و یەکێ لە کۆمەڵگە خوێنەوارەکان حسابە بە بەراورد بە چواردەورەکە، یانی ناکرێ بڵین هۆکارەکەی ئەوەیە. من بۆ خۆم گومانم هەیە لە هەموو ئیسیفتایە کە عێراقیەکان ئەنجامی بن لەسەر باشی دۆخی عێراق لە هەت لە کوردستان بێ یاخود لە شوێنەکانی تر بێ. ئەگەر تۆ سەرنج بێ ئەو ڕاپرسیانەی یا ئەو بەدواداچوونانەی کە خۆمانێکین لەسەر وەزعی کوردستان بۆ نمونە لەسەر وەزعی سلێمانی پار کۆمەڵێ ژمارە بڵاو کرایەوە کە سلێمانی لە ئاس هەموو شارەکانی عێراقا پێشەنگە و لە ئاس شارەکانی ناوچەکەشا ڕقەمی گەورەیە لە بواری تەندروستیە لە بواری خزمەتگوزاریە، بەڵام کە تۆ لەم شارە دائەنیشی دوایی هەزەکەی کەم ڕقەمانە چەند ژەهراوین چەند هەڵخەڵەتێنەرن. من گومانم لە هەموو ئەو ڕاپرسیانە بەراوردکاری بیانی تۆ سەماوە بژیتن جەلانێ بۆ دەرکێسن چەند خۆیەوەش وایە مەسەلەن هێندە جا بەو دیوای وایە، بەڵام ناکرێ کاکتوانە مەسلەی نەخوێنەواری ئەگەر هۆکارێکی کاریگەریش نەبێ بەشێک بێ لە هۆکارانی کە ڕۆڵی هەیە لەم پاشەکشەکردنەدا. خاڵێکی تر مەسلەی دەسەڵاتیش ڕۆڵی هەیە. مەسەلەن پێم وایە وەکو ڕۆژنامەنووس ئەگە سەرنجی بارودۆخەکە بکەم، ڕۆژنامە دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئارەزوومەندی بەرزی ئاستی هۆشمەندی نییە. بەو قسەباوەی مەسەلەن لەکوێ هۆشمەندێکی باڵا هەبێت لەوێ ناڕزایەتێکی زۆر هەیە، لەکوێ کەمی ئاستی هۆشیاری لە ئاستێکی ناپێویست دابێت ناڕزایەتی و ناڕزایەتەکان کە بەبێت و بێدەنجی دروستە بێت. ئەمەش یارمەتی دەرە بۆمانەوەی دۆخی سیستەمێکی حکومڕانی کە ئارەزوومەندی گۆڕانکاری نەبێت. ئەمە بۆچی ئەم قسەیان باسکە بۆ ئەوەی کە سەرنجە دەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە ڕۆڵی لە بێبەهاکردنی خوێندنەوەدا هەیە. مەسەلەن لە ناوەندەکانی زانکۆدا ئەوەی کە ناوەندی بەڕیاری ئەکادمی بەدەستە بەشی زۆری لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان بڕوانامەکانی حزب پێیاوە، ڕاگری فڵان فاکەڵتیە سەرۆکی زانکۆیە سەرۆک بەشە ئاستی ئەوەی نییە نووسراوێک بنووسێ. ئەگەر بەرنامەکە ئەو بووە بەرنامەیەکی ڕۆژنامەوانی بووە ئەم توانی دوی کۆمنت بڵاوکەمەوە کە سەرۆکی بەش هەیە بۆ نمونە ڕاگر هەیە پرۆفیسۆری یاریدەدەرە توانای نووسینی نووسراویشی فەرمینێ بۆ موسسەکەی سەر و خۆیەوە. تۆ بەم عقلێتەوە چۆن ئەتوانی مەسەلەن باز لە کۆمەلگایشی خوێندەوارکەی واتە دەسەڵات لە ناوەندە ئەکادیمیەکان دەزانکۆکان و لە پەروەردە لە ناو پەروەردەشە ڕۆڵێکی زۆر خراپێ بە خوێندن لە ئەساسە بێبەها کراوە، ینی کە سەرنجی ئاسی زانکۆکانە دەی بۆچی لە ڕزبەندی زانکۆکانی دنیادا زانکۆ هەیە لە هەرێمی کوردستانە هەر ناوی نییە لە دوای دواشەوە داوین، ینی تۆ بەم حاڵەتەوە ناتوانانی باس لەوە بکەی کە بۆچی دۆخی خوێندنەوە لە کوردستانە باش نییە. بڵێ دکتۆرە چۆمان کاگە ئەحمەد کۆمەڵێک با بڵێن سەبەبی دەستنیشان کرد، بەس منەمێ شتێکی ئضافە بکەم، یعنی ئێستا ئەم بەشی هەرە زۆری کێشەکانی هێنایە سەر مەسئولیەتی با بڵێن حکومەت و دەوڵەت و ئەوەی پێوترە دۆخی سیاسی لە بێ ئومێدکردنی خەڵک لەوەی کە بخوێنێتەوە. بەڵام لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا چەنە مقارنەکە لە شوێنی خوانیە بەس بۆ بەرچاوڕوونی کە ساڵانە 16 ملیار یۆرۆ سەرفەکرێت لە کڕینی کتێب و جەریدەیە، تا ئێستا یەکێک لە دیاری هەرە مەشهورەکانی بینی خەڵک کتێبە. یعنی پێدوانیە بەشێکی ئەم مۆزوعە پەیوەندی بە با بڵێن دنیابینی تاک و هوشیاری فرد خۆیەوێتی کە خۆی دنیایکی تایبەت بە خۆی دروستەکە. سپاس من پێشڕۆی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەمێ شتێک بڵێم لەسەر خوێندنەوە گرنگی خوێندنەوە بۆ کۆمەلگا بۆ تاک. لێکۆڵینەوەی زۆر کراوە لەسەرەوەی کە بێگومان لە ڕۆژاواژەیەکی لە وڵاتانەش ئەمریکا خوێنەر کەم بۆتەوە، فرۆشی کتێب کەم بۆتەوە، خوێنەری جددی کەم بۆتەوە و سۆشیال میدیا و چوونە دەرەوە و وەرزش و ئاهەنگێڕان و پارەپەیاکردن و زۆر شتی تر جێگەی خوێندنی گرتوتەوە یا سیرکردنی فیلم و تەلەڤیزیۆن و زنجیرە دراما کۆمەڵایەتیەکان و هەروەها هۆکارەکان چین هۆکاری زۆر خراوەتە ڕوو، ینی ئێمە بیرمان بێ کە ئێمە لە ناو سیاقی مێژوویی جیهانە ئەژین.
بە شێوەیەکی گشتی ئەو هۆکارانی کە خراونەتە ڕوو یەکێکیان سوۆشیل میدیایە و یەکێکیان هەوڵی خەڵکە سەرمایهداری زیادبوونی تەماعی خەڵک بۆ پارە و وەخت هەمووی پارەیە لە ڕۆژئاوا تۆ دقیقت لە کیس بچێت لەوا لە کیست بچێ شتێک فێربی یا پارەیەک پیاکەی کامیان هەڵەبژێری زۆرینەش پارە پیاکردن هەڵەبژێرن بەڵام خاڵێکی تر کە هێمای بۆ کراوە ئەوەیە کە قوتابخانەکان ڕۆڵی خۆیان نابینن قوتابی ڕەنگە فێر بکرێت کە بخوێنێتەوە بنووسێ بەڵام فێری ئەوە ناکرێت کە حەز لە خوێندنەوە بکات کە کتێبی خۆش بوێ بەشێکی زۆری بەرنامەیەکمان هەبوو لێرە لەسەر پەروەردە مەسەن ئێستاش بەشێکی پرۆسەی فێربوون لە قوتابخانەکانە ترساندن و هەڕەشە و شکاندنەوەی قوتابیە تۆ ناتوانانی کەلتورێک دروست بکەیت کە ئەو قوتابیە بچێ و کتێبەی کە تۆ لە مەکتەب پێڵی ئەو حەزەی لا دروست ناکا بچێ بۆ خۆی بە دوای کتێبی ترا بەگەڕێ و بیخوێنێتەوە یەکێکتر لەو هۆکارانەی کە باس کراوە هۆکاری میدیایە میدیا ڕۆڵی خۆی ناجێڕە لەوەی کە خوێندنەوە بەرجەستە بکەوە گرنگی پێ بدە یەکی لەو لێکۆڵینەوەنە باسیەوە کە بەراوردی نێوان خوێندنەوە و بیستنەکە ئایا ئێمە مەسەن بۆ نمونە لە ڕۆژاوە شەرنی ڕۆمان بخوێنیتەوە توانی گوێی لێ بگری کتێبێک شەرنی هەر خۆت بخوێنیتەوە مەسەن یادەوەری کەسەکان ئەتوانی گوێی لێ بگری تەجیل کراوە ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر مێش کراون تەرکیز لەسەرواکەنەوە کە بە هیچ جۆرێک گوێگرتن لە زانیاری وەکو خوێندنەوەی زانیاری نییە چونکە لە وەختێکە کە مرۆڤ دەخوێنێتەوە کۆمەڵێ بەشی مێشکی کارابن کە هاوکاریەکەن بۆی بیر بکاتەوە و بتوانێت تەحلیل بکە و تەفسیر بکە ئەو کەسەی کە ناخوێنێتەوە لەو لێکۆڵینەوە باسیەوە کە وەکوێ وەرزش بە مێشکی نەکە وەکو چۆن لە شێگەگەر وەرزش نەکە ناتوانێت هەندێک شتیشەیە جێبەجێ بکە بە هەمان شێوە مێشکێکیش کە وەرزش نەکە ناتوانێت بە باشی بیر بکاتەوە بە ئاسانی چاواشاکرێ بە ئاسانی بەکارهێنرێ لەلایەنی تونڕەوە لایەنی جیاوازەوە بە بڕوای من خوێندنەوە دەرگایە کە دەواازەیەکە بۆ ئێمە کە تێبگەین لەوەی کە جیهان کۆمەڵێک ئەزمموی هاوبەش هەیە لە جیهان لە مێژووە زۆر شت هەیە دووبارە بۆتەوە لە لەدایک بوون و عاشق و مردنەوە هەتا جەنگ و هەژاری و نایەکسانی کۆمەڵایەتی و هەروەها ئەم ئەزممونانە کەڵەکە بووی ئەزمموی مرۆڤایەتی لە جیهانە کە تۆ نەخوێنیتەوە ناتوانانی سوودیشی لێوەربگری خوێندنەوە ڕێگەت پێدا کە بەها کەلتوری و ئاینیەکانی خۆت بخەیتە ژێر پرسیارەوە و هەروەها بەهای کەلتوری و ئاینی خەڵکانی تر تێبگەی لە ئەزمموی زۆر شوێنی جوگرافی و مێژووی تێبگەی کە لەوانەیە هەرگیز لە ژیانی ڕاستەقینەتە نەتوانی سەردانی بکە یا بیناسی کەواتە ئەو دەواازەیەت بۆ کاتەوە کە پەیوەندیت لەگەڵ سەرجەمی جیهانە بەقوتکەی تێگەیشتنت بۆ مرۆڤ بوون بەقوتکەی تێگەشتنت بۆ بەرپرسیاری بەقوتکەی و لێکۆڵینەوەکان باز لەواکەن ئەو کەسانەی کە دەخوێننەوە هەژار بنیا دەوڵەمەند وەکو هاوڵاتیەکی بەرپرسیارترن لە دەنگدانا زیاتر بەشداریەکەن کاری خۆبەخش جێبەجێەکەن چالاکوانیەکەن بەرپرسیارەتی سیاسی و ئەخلاقی وەرەگرن لە کاتێکە کەسانێک کە ناخوێننەوە گەشتی شەهادەشیان بەرز بێ و دەوڵەمەنیش بن و بارودۆخیشیان باش بێ و کەسانێکی میهرەبانیش بن زۆر کەمتر لەو کەسانی کە دەخوێننەوە هاوکاری کەسانی ترەکەن و کاری خۆبەخشەکەن و ئەرکەکانی خۆیان جێبەجێەکەن ئەمەش بۆ و تێڕوانینەی کە خوێندنەوە کۆمەڵێ دەرگا لەسەر تۆوە کاتەوە مێشک بۆ ئەوە چالاکەکە کە بەرپرسیارەتی ئەخلاقی و کۆمەڵایەتی زیاتر وەرگری و تێگەیشتنت هەبێ بۆ هاوبەشی ئەزمموی مرۆڤ لە هەر بەشێکی جیهانە بێ و بێگومان ئەم تێگەیشتنە ژوات لە یەکا کە ئاشتی و دوورکەوتنەوە لە تۆنڕەوی و ئاشتی خوازی و تێگەیشتن لە یەکتر دروست ببێ کەواتە هۆکارەکان لە ڕاستیە زۆرن ینی مەسلەی سوۆشیل میدیا لە ژمارەی پێشوا مەسەن لەیەکی لە هەڵلقەکانە باسیەوەمان کرد کە ڕوبەرێکی زۆری کاتی ئێمە لەلایەن سوۆشیل میدیاوە داگیر کراوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانێکە لە ڕێگەی سوۆشیل میدیاوە دروست کراونەتەوە زین و کراونەتەوە بەهێزکراون بەشێکی زۆری کاتی ئێمە بە تەلەڤیزیۆن من ئێستا چەند ساڵێک نابێ هاتوومەتەوە بۆ کوردستان ینی ماڵێک نەچووم کە سەردانم کردبێ و تەلەڤیزیۆنەکە کوژا بێتەوە ینی حتا لە کاتێکە کە میوانیش دێ و گفتوگوی زۆر جدی ڕوەدا تەلەڤیزیۆنەکە هەر بەردەوام کراوەیە و زۆر کاتی شەیە لە میوانناریە سەیرەکەی لە کاتی زنجیرەکانە پێتەڵەن ببوورە ئەمانوێ سەیری ئەم متابعەم شوێن ینی تەلەڤیزیۆن سوۆشیل میدیا نەگێڕانی ڕۆڵی خۆی پەروەردە و هەروەها مەسلەی نەگێڕانی ڕۆڵی خۆی لەلایەن میدیاوە و ڕەنگە ناومێدبوونی سیاسیەمانە هۆکار بن بەڵام لەبیرمان نەچێت کە ئەمە تەنها دیاردیەک نییە لە کوردستان بەڵکو لە ڕۆژاواش هەمان کێشە هەیە فەرقەکە لەوەدایە کە ئەوان کاری لەسەرەکەن بۆی بیگۆڕن بە بەردەوامی پرۆگرامی بۆ دانێن بەداخەوە ئێمە زۆر کارمان لەسەر نەکردەوە. بەڵێ کاگرەمان تۆ چۆنی بینی؟ خۆی ڕاستە مەسلەی ڕێژەی خوێندنەوە ڕەنگە بە شێوەیەکی لەسەر ئاسی جیهان داوەزینی بە خۆیەوە بینی بێ لە بەرەوەی پێشتۆ پێشووتر کتێب بە شێوەیەکی
بەو ماتریالەکە خۆی لە ناو دەستا بوو کتێبەکە کتێبێکی وەرەقی بوو ئێستا تۆ ئەو ینی لە پاڵ هەبوونی کتێبخانی وەرەقیا لە ماڵەوە کتێبخانەی ئەلکترۆنیشی هەیە کە بینراو نییە و هەموو هاوڵاتیان لەسەر گوۆی زەوی سوود لەو کتێبخانە ئەلکترۆنیانە وەرەگرن ئەمەش کاریگەری خۆی هەیە بەڕاستی لەسەر دابەزینی ڕێژەی خوێندنەوە و بازاری کتێب و بازاری کللتور بەگشتی ئەو هۆکارانی کە باس کرا هەمووی بەگشتی یعنی هۆکارن بەڵام هەر کۆمەڵگایەک بە شێوەی خۆی ئێمە بۆ کوردستان بڕایون بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ دامەزراوەی خوێندن لە بەرۆی خوێندکار ئەرکی بەدواداچوونی لەسەر نییە لە کاتی خوێندنا لە زانکۆ لە پەیمانگایە بۆ من نووسینی وتار و ناساربی بچیتە کتێبخانە و ناساربی سەرچاوە بەکاربێن اینجا سەرچاوەکە ئەدەبی بێ یا زانستی بێ لەبەرەوە بازاری کتێب و خوێنەوە زۆر زۆر دابەزیوە بەشێکی وەیە مواساتەکان خۆیان پیشیان کردوتە بە دوواداچوون و تارنووسین و خوێندنەوە ئەو بابەتانە بەشێکی تر ئەگەر تۆ بتەوێ ئەو دۆخە ڕاست بکەیتەوە فۆرمی شاریش کاریگەری خۆی هەیە ینی شقلی شارنشینی خەڵک لە سلێمانی چۆنەژی تۆ لە سلێمانی یا ئۆتۆمبیلەکەی خۆت لێ خوڕی لی سوودمەند نابی یا ڕێگەی پیادەڕەویت نییە یا شوێنی دانیشتنی گونجاویتیانە تۆ لە کاتی ئازادی خۆتا سوود لە خوێندنەوەی ڕۆژنامە و گۆڤار وەربگری بۆ تۆ لە گەڕەکی بەختیاری هیچ ڕۆژنامە و گۆڤارێکدا نەدراوەگە لە کافەیەکیش دابێ بەڵی نیو کارژمەیە کارژمێرەگە خوێنمەوە لە دەرەوە تۆ لە بەرەوەی بە ڕێگەی شەمە نەفەریا لە میترۆ ئەڕۆی کارژمێرە لە ڕێگاکە بە دڵنیایی و ڕۆژنامەیە گەرە خوێنیتەوە ڕۆژە ڕۆژنیایی لە هەمووی شوێنەکە تۆ شانسی ئەوت هەیە ڕۆژنامەیەک یا گۆڤارێک بەدەست بێنی لە فڕۆکەخانە بێ لە پاسا بێ لە شەمە نەفەرا بێ بەڵام فۆرمی ژیانی ئەم شارش بە شێوەیەکە لە ڕاستیە تۆ ئەم شارە گۆڕاوەکو شارەکەی جاران نییە فۆرمەکەی فۆرمی نییە فۆرمی ژیانی شارنشینیتیان نیە مەسەرەن کە ئەحمەد میرە کاری ڕۆژنامەوانیەکە لیڤین تۆ لە هەموو شوێنە ناتوانانی دەستکەوێت جاروایە من حەزم لێی بووە ناچارەبی تا باخی گشتی من بڕۆم بۆی دوو ڕۆژنامە بکڕم ئێوە گوناحێکی گەورەی ینی بۆچی من لە ڕاپەڕینەوە تاوێ ڕێگە ببڕم یانی جاری وایە میلی لەسەر شتەکە نامێنێ هەندێک شتێت تۆ ڕۆژنانە ئەبێ بیخوێنی تۆوەکو ڕۆژنامە و گۆڤار هەندێشتی ژێ درێژخایانە خوێندنەوەی کتێب خوێندنەوەیکی گرنگە لە بەرۆی لە ئاوەزی مرۆڤ و لە ژیری مرۆڤ ئامێنێتەوە وەکو شتی ڕۆژانەیەش نییە ئەرکی ڕۆژانەی نییە پاشان مۆدێلی ژیانی ئابووری و سیاسی ئەم کۆمەڵگایش ئەنتی کتێبە بە پلەی سەرەکی لە کللتوری مۆڵ کافیتریا و خۆگۆڕین و وەرزش و مۆدلێکی زۆر نیولیبراڵە ئەم کۆمەلگای پێوە بەڕێوە ئەبرێ بەڵام قەیران ڕۆلی سەرەکی هەیە بۆ نمونە لە سەر لە نوێ گەڕانەوە بۆ کتێب بۆ خوێندنەوە بۆچی تۆ لە بەروی ئێستا بۆ نمونە ڕێکخراوێکی وەکو داعشە لە کوردستان تۆ بۆی لە داعش تێبگەی ناساری بگەڕێتەوە سەر حەزارەتێک کار هەمووی لەسەر کتێب بیناکراوە کەویش قورئانە ئەبێت جارێک تۆ قورئان و مەزاهب و شیعە و سنە و ئەو پرسیارانە بە سۆشیال میدیا وەڵام نادرێتەوە پرسیاری خوێندنەوە و لێکۆڵینەوە و نووسینە لە کاتی هەندێک قەیرانە تۆ ناچارەبی بگەڕێتەوە سەر کتێب ئەی ناتوانی بە تەلەڤیزۆن و بە سۆشیال میدیا و بە هەنێشت وەڵامی کێشەی گەورە بیتەوە لە کاتی قەیرانی ئابوووریە لەبەرەوە قەیرانی زۆر جار ینی کۆمەلگا ناچارەکە بگەڕێتەوە بۆ ئەو شتەی کە لە دەستی داوە بە تایبەتی کۆمەلگای ئێمە هەموو ناسیۆنالیزمی کوردی لەسەر کتێب بیناکراوە هەموو تاریخی ئێمە لە تەدوینەوە دەست پێکە لەکوێ تەدوینی کتێب کراوە خطاب دەست پێکاتەوە تا تەدوینە نەبێ ناتوانانی خطاب بینا بکەی لەسەر نەتەوە بەسەر نالیە سالمە کوردیە پێشووترە بەڵام تۆ گەر حکومەتێکی هەبێ وەکو شکی سپیر مەعاملە لەگەڵ نالیا بکە بۆ 1 ملیۆن کۆپی لە نالی دروستکە دابەشی بکە بەسەر هاوڵاتیانە یعنی شتێکی زۆر زۆر ئاسانە بیناکردنی نەتەوە یعنی تۆ پێویستی بە هەنە استراتیژی کللتوریش هەیە بەڕاستی ئەمە کێشەکەیە لەم کۆمەڵگایە تۆ استراتیژیەک بۆ بەهاکردنی کللتور لە ئارایانە کللتور لەم زۆرە مۆدێلە ئابووری و سیاسی کە ئێستا کوردستانی بە خۆی خراوەتە دواوە ئەو لەوێتی نییە کە ئەو لەوێتی نەبوو ئەکەوێ ئەو شتە لە مۆراڵ و لە بینینی خەڵکە کەمتر بەهای پێدرێ بە کتێب خوێندنەوە بەڵام ئەگەر بێت و ئەم شتە گرنگی پێ بدرێ بە بڕوای من خەڵگە گەڕێتەوە سەری چکە ئینسان بۆ دەربازبوون لە کێشەکانی خۆی زۆر پێویستی بە خوێندنەوەیە
یعنی نیگەرانەکانە بێتاقەتەکانە هەموو شتانە توانی بە خوێنەوە دەرباز بێ و کێشانی ڕوبەڕوو ئەبێتەوە یعنی لەوانەیە گەنجێک کچێکی خۆشویستە خۆی بکوژە لەبەرەوەی نازانێ بەڵام ئەگەر بزانە پێویست ناکات خۆی بۆ بکوژە هەر بەڕاستی وایە یان لە کێشەی ئایلیە مەسەرەن تۆ بۆی عەقڵەوە توانی چارەسەری بکەیت خەڵک هەیە لەبەرەوەی ئاستی خوێندنەوە خوێنەواری بە ئەندازەیەکە کێشەکەی لە دەزەترازێ لەوە سێ خێزانێک هەڵبوەشێتەوە زۆر جار بەڵێ بڵێ بە بڕای من زافتن بۆی هاوڕان باسییان کرد توان بڵێم دووسێ هۆکار هەن کە کۆکراوی ئەو شتانن کە هۆکارە بۆی کە خەڵک دوورەکەوێتەوە لە کتێب ئەبێ ئەولاد نەکەین کە بەشیشیان زاتیە ینی بشێکی پەیوەندی بە خودی ئینسانەکان خۆشیەوە هەیە من هاوڕێم هەیە مامۆسای زانکۆیە چەند ساڵێکە کتێبی نەخوێنێتەوە بەدەر لەو کتێبی کە منهەجە ینی منهەجەکە بە تەلەبەی ئەڵێتەوە ناخوێنێت هیچ ئیتڵاعێکی نییە لەسەر شتێکە لە دەروی خوێتی پەیوەندی بە خۆشیەوە هەیە ینی بەشێکی زاتیە هەموو دنیاش پێی بڵێ هەموو دنیای بۆ کە بە کتێبخانە ناچێت کتێب خوێنێتەوە دیوێکی تری پەیوەندی بە بابەتیە ینی پەیوەندی بە پەروەردەوە پەروەردەش نابێت چڕ بکرێتەوە تەنها لە ناو زانکۆیە یاخود لە ناو قوتابخانەیە ئمە دایان کەسی هەیە کە بلیمەت و بەتوانا و دانا و زانا بووە لە زانکۆ تەخەڕوجی نەکردووە ناتوێت دامەزراوی زانکۆ بەڵام و دامەزراوی کە پەروەردەی کردووە ئیتر نازانم چییە لەوانەیە خێزانەکەی خۆی بووبێت لەوانەیە باخچەی ساوایانی بووبێت لەوانەیە ناوەندێک بووبێت کە بۆی توانیوێتی ئەو ئینسانە نەشونمای کردو و گەورە بووە بۆیە ئەو دامەزراوی کە پێوترێت تەنشئەی کۆمەڵایەتی یاخود تەنشئەی سیاسی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەر بۆ لەسەرەوەی کە مرۆڤێکی دروست کردووە کە ئایا خولیای چییە خولای خوێندنەوەی هەیە یاخود خولای خوێندنەوەی نیە سێمیان بریتە لە دۆخی سیاسی باو یعنی من تەیدەن بۆ قسەکەی دکتۆرە چۆمان ئاماژەی پێکرد ینی وەکو نوکتەیەکی وای لێ هاتووە کاچی بۆ ماڵێک دوو کۆنتترۆل تێنی تەلەڤیزیۆن سەتەلایتەکە و لەگەڵ پاسوەردی ئینەکە هات وایفایەکە هات کام خێزان هەیە ئێستا لە شوێنی دانیشتنی خۆیان کتێبخانەکە لە پشتی خۆی بێت بەڵام دایم کۆنتترۆلەکان و مۆبایلەکەی لە تەنیشت خۆیەتی یعنی من بەشێکە لە کولتوری باو لە پڕێکا خەڵک ڕۆکاتە بابەتێک ئیتر بە چڕی بە شێوێک لە بازارەکانە لە ماوەیەکی زۆر کەمان نامێنێت بەڵام لە مقابلیشا ئەوەی کە فەرامۆشەکرێت نەر بۆ دڵنیابوون لەسەرەوە من با دوو نمونە بۆی بەڕێز بێنمەوە کە تەسیرە کاتە سەر میزاجی عامی خەڵک ئەم سێ هۆکارە بەیەکەوە کۆ بکەینەوە یەکەمیان ئەو معرەزی کتێبەی کە لە هەولێر کرایەوە لە سەرەتای ئەم مانگایە من بەمەبەست ینی چوم لە چەند ناوەندێکانم پرسی بزانم پڕفرۆشترین و کتێبانە چین هەندێک جار مبالەغەشە کرالەوەی کە کتێبەکان کە تابعێکی ئیسلامی هەیە زیاتر ئەفرۆشرێت لە زۆربیانە لە ناو کتێب ئیسلامیەکانیشا چەند جۆرێکی هەیە بۆ نەفقی بەشێکی پەیوەندی بە عقایدەوە هەیە بەشێکی پەیوەندی بە معاملاتەوە هەیە بەشێکی پەیوەندی بە عیباداتەوە هەیە زۆربیان سەرقاڵی ئەوانە بوون ینی بۆ نمونە پەیوەندی بە عیباداتەوە هەبوو ینی کەم کەسە بوو بڵێ چەند کتێبی ئیبن سینا و ابن ڕشدت کڕیوە ڕەنگە زۆر کەم فرۆش بووبێتن ئەوان ئەواتە ئەوانشی کە تەغزەی مێشکەکات ڕەنگە زۆر کەمی لێ فرۆشرا مقارنەتەن بە کۆمەڵێک ئاداب کە لە ناو ئاینی ئیسلاما هەیە بۆی کە خەڵک هەنە ئیزافتەن بۆ کتێبی شوێنێکی ئامادەکردنی خواردن ڕەنگە کتێب تایبەت بە سێکس لەوانە بێت کە پڕفرۆشە بێت کەواتە لەو نسبە کەمەشا کە خەڵک خوێنەرە جۆری خوێندنەوەکەی جارێک تر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە میزاجی عامی خەڵک لەو خۆناغا بەچێڕ نمونەی دووەمیان هەر لەم مانگەیە ئێمە لە زانکۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان بەس منێکی بوو لە ئەندامانی لیژنەی کە دەورمە بوو لە تەقیمکردنیان دیک توێژینەوەە باوەڕەکەن توێژینەوە هاتووە ینی ڕێک کۆپی کراوە هاتووە لە مجلەیەکە لە وڵاتی میسر لە وڵاتیشی عەرەبی هێناوە تا ڕێک کۆپی پێستی کردووە تۆ بۆ ئێمە ناونشانەکەی گۆڕیە و ناوی نووسەرێکی لەسەردانا و خۆشی ماندوو نەکردەوە ماندووشی کردوین بۆی کە دایانجات پەیوەندی تەلەفۆنیش پێوە کردی بۆ توێژینەوەکەم پەسەر ناکریا چۆن مامەلە لەگەڵاکی کە تۆ ناوەندێکت نییە بتوانێت ڕەنگە لە زمانی ئینگلیزیە بتوانین ئەگەر بگەڕیت سێرچێ بکەی بزانی ئەمە نووسینەکە بڵاو کراوەوە ڕەنگە بەس بۆ نووسینە عەرەبیەکان تۆزێ ئەستەم بێت یعنی دزینی معریفەشەیە خەڵکێک لە پڕێکاوەکو قارچکە لە تۆقێ دروست ئەبێت ئیتر بەستی ئەوەیە کە هەندێک شتێ هاندەرە ڕەنگەوەی تر لەوانەیە میدیا بێت بە عام ڕەنگە حیزب بێت کە ئیتر لە پڕێکا دروستی ئەکات ینی لە هیچەوەی کا بە هیچ لە نەبووی کا بەبوو وجودێکی پێبەخشێ بۆیتر لە پڕێکە ئەڵم پێویستم پێی نیەوەی کە تۆ لە ماوەی 20 ساڵە پێگەیت بۆ ناگەر بە کالورۆستاوکەیت 6 12 و 4 16 ساڵی کە تۆ بە 16 ساڵ پێگەی من بە 3 ساڵ ئەتوانم ئیشەکە تا مەسافەکەت بۆ نزیک کاتەوە بەڵام ئەو مەسافەی کە لە من ڕۆیشتووە ئەو دەستی ئەکوێت بەس من نازام ئەو دواتری ئەوە بەچی پڕکاتەوە بێجگە لە سوکردنی ئەوەی کە خوێنەوارەکەی هاوڕێتی ینی میزاجی عامی خەڵکی ئێستا بە ئاراسەیە کاڕات کە لاوازیەکات ئیزافەتەن بۆی کە ماوەسا ئەحمەد ئیشارەتی پێە
ناوەندەکانی معریفەش ناتوانێت ینی ئەوش لە دوو کێشایە یەکێکیان لە بووی منە کە ئەڵێ حکوومەت ئێحتیمام نایەت بە توێژینەوەکان کاکرێ ڕەنگە لەبەر دووە کار بێ توێژینەوەی وا هەیە زۆر قەیم و زۆر ینی لە گۆڤارێکا کە وەکو بڵێ ئیمپاکت فاکتەرەکەی کە زۆر باشە کاتوانێت محەکیمانی بەهێزە گرنگی پێنادرێت لە مقابلشە بەحسێکی لاوازی شەیە لە تەنیشتەوە ئەوی شەڕات یعنی لەوانەیە بەحسەکە لەبەر لاوازی بێت بەڵام کە بەحسە گرنگەکەی احتیمامی پێنایەت حکوومەت بۆ نمونە یاخود ناوەندێک کە معنی بێ بە چارەسەرکردنی ینی خۆزگای حکوومەت باتە بۆ زانکۆیەک یا بچایە بۆ کۆلێجێک بیوتە چەند توێژینەوەیەکم بۆ ئامادە بکە بۆ ئەوەی جدوای ئەم بابەتم بۆ حازرکەم ئەوش ئامادە بووە ماوەساکانی خۆی ئیجبار کردایە ماوەساکەش خوێندکارەکان و فێرخوازەکانی خۆی ئیجبار کردایە کەوەی تۆ بە ناچاری بچی بخوێنیتەوە من ئەڵێ مەسای شتێک نییەوە لە خەڵکە ئیجبار بێ بخوێنێتەوە خۆی مەفروضە شتێکە بە ئیجباری کاکە بخوێنێتەوە بەدەر لە خوێندن لە بینی دوو قەوساکە کە ڕەنگە کاریگەریکەوە توی نەبێت چکە تۆ تەنها ئەتەوێت ینی قۆناغی تێپەڕێنیت بەڵێ کاک ئەحمەد وەلای جەنابێ بەس ناوبڕێکمانی گەڕێنەوە دوام ناوبڕا گەڕێنەوە لاتان جارێککە سڵاو ئەم ئەڵلقەی بەرنامەی دیالۆ قسەکردنە لەسەر داوەزینی ئاستی خوێندنەوە و چاپەمەنی لە هەرێمی کوردستانە کاک ئەحمەد پێش ناوبڕەکە برادران چەند زاویەیەکیان باس کرد لە کێشەکە پێشەوەی پرسیار لە جەناب بکەم بیر و بۆچوونی خۆم بە شێوەیەکی کورد باسەکەم بە بۆچوونی من ئێمە هەر کۆمەڵگەکەمان کولتوری جۆگرتن تیا بەهێزەوەک لە کولتوری بینین کۆمەڵگەیەکی سەماعین ئەنی ئەوەنەی جۆ هەڵەخین و بە شێوەیەکی شەفەهی با بڵێن کولتور و فەرهەنگی جۆزینەوە لە بینی یەکتریا ئەوەندە تۆماری ناکەین و ئەرشیفمان نییە جیاوازیمان ڕەنگە لەگەڵ هەندێک کۆمەڵگەی ترەوە بێ کە هەندێک کۆمەلگە ئەوروپیەکان کۆمەلگەی بینینن کۆمەلگەی چاون ئەخوێننەوە یانەیە و شتێک کە ئەی بینن بڕای پێەکەن ئێمە بەشێکی زۆرمان تا ئێستا لە ڕێی نەقڵ و لە ڕێی شایعات و لە ڕێی دیعایە و لە ڕێی با بڵێن بیستنەوە هەموو زانیاری و با بڵێن کولتورە وەرەگرین بە شێوەی پشتا و پشت کەواشی کردووەمە لە ئاخیرا کۆمەلگەیەکین کولتورێکمانەیە ئەوەندەی لە مێشکی هەمومان نەپارێزراوە ئەوەندە لە ناو کتێب و لە ناو ڕەفەکانە نەپارێزراوە ئەمە بەشێکی مۆزوعەکە ئەم برادران باسییان کرد هەندێک لە بەرپرسیارەتەکە بەرپرسیاری دام و دەستگا تربەویەکانە هەندێکی حکوومەت هەندێکیشی وەکو کاگزانە باسی کرد شخصیە ئەم پرسیارەکەی من لەوە یعنی منەوەی کە خۆم سەری لە دەرناکەم ئێمە کۆمەلگەیەکین کەرتی خوێنەواریمان زۆرە ینی بۆ منە بەس مامۆستا بە مامۆستای زانکۆ 125,000 مامۆستامان هەیە نزیکی 190 بەزی قوتابخانە سەرەتای و ناوەندیەکانە 6,000 هی زانکۆکانە خوێندکار 1,700,000 خوێندکارمانە لە هەرێمی کوردستانە کە سەیری با بڵێن ژمارەی پێش فەیسبوک و پێش ئەنتەرنێتیش باسەکەم ینی بە درێژی بگەڕێرەوە بۆ چەند ساڵێکی پێش ئێستش ئەو ژمارە زۆرە ئەو کەرتە گەورەیە لە خوێندەوار بۆ یەکسان نییە بە ژمارە ئەو فرۆشیەیە کە لە چاپەمەنەکانە هەیە یەکێک لەو سەبانەی کە باسەکرێت کە من خۆمەکو ڕۆژنامەنووسێ تا ڕادەیەک بڕامپێتی نەقدکردنە لەسەر ڕخناگی ئەگیرێ لە دەوری میدیا لە دەوری بڵاوکراوەکان لە دەوری گۆڤارەکان کە تا ئەسا مزداقەتێکی وان دروست نەکردو ڕازگویەتێکی وان دروست نەکردووە کە پەیوەندیەک جوانێ لەگەڵ خوێنەرا دروستکەن کە خوێنەرک و سەرچاوەیەکی بڕواپێکرا و وەریگرێ کە پێی وابێت لە گۆشەنیگای ئەو بڵاوکرایەوە دنیا بینێ و زانیاری دەسەکەوێ و هوشیارە بێ و ئەوەی پێوتر ڕاستە تۆ وەکو ڕۆژنامەنووسێ پێ دوان نییە بەشێکی مشکیلەکە بریتە لە نامزداقیەتی بڵاوکراوەی و با بڵێن میدیای کوردیکەوای کردووە کە ئەو قسەیە تا ئێسا لە عێراقی سەدەی 20کە هەبووە کەوتوانە حەچی جەڕایت واتاچیە گوترا قسەی جەریدێ و ڕاز نییە پێ دوانیە ئێمە ڕۆژنامەنووسانیش بەشداریمان کردبێ لە سلماندنی ئەو قسەی کە زۆربەی و شتانەی گڵێن ڕاز نەبوو بێ وای کردبێت کە بینەرێکی مدمنمان دروست نەکردەوە کە بڕامان پێ بکە و ئێمە بە بەردامی بخێنێتەوە ئەگەر وا بێت با خەڵک پشت لە ڕۆژنامە و گۆڤارەکان بکات و کتێبەکان بخوێنێتەوە بەڵام هۆکارەکەی تەنها بریتی نیە لەوەی کە بەڕێزت باست کرد لە سەرنجەکەی کاگرامیارەوە کە پێم وایە قۆڵترە لەوەی کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە
پێش سەدەی بیستەم کۆمەلگایەکی شعری بووین ینی کۆمەلگایەک نیم بەرهەمهێنەری کتێبی مەزن بین ئەنی ئێمە کەلتوری ئێمە لە چوارچێوەی خوێندنەوەدا بەشێک نیە لەو کەلتورە باڵایی مرۆڤایەتی کە بینای شارستانیەتی لەسەر کراوە ئێمە هەمیشە لە دەرەوەی ئەو گەمە شارستانیێتە و گەمەی کتێبە مەزنەکان نبووین ینی ئەگەر تۆ بەڕێزت بە دوواداچوون بکەی لە سەدەی بیستەمە چەند کتێب نووسراوە چەند کتێبی ئێمە گرنگ بۆ بەشەریەت ینی خوێنرا بێتەوە چەند کتێبی ئێمە وەرجێڕاوە چەند کتێبەکانی ئێمە بوونەتە کتێبی دانسخە لە ناو خۆماندا ئەوە ئەبێ ئەم اعترافاتە تاریخی بکەین کە کۆمەلگای ئێمە ئەوەی کە ڕامیات باسی کرد نالیە بەحویە مەسەن ملیێنە چاپکە ئەو بلوێنێ لە نالی چاپ ناکە ملیێنێ لە ڕۆژنامەیەک چاپەکە بە پارەی خەڵکو و دابەشێکەوە کە هیچی تیان نییە ئەگەر بێت و جاریشتر ئەگەڕێمەوە سەر ئەو ناومێدی کە یەقینم لەسەری هەیە لە دەرئەنجامی بەدواداچوونی مەیدانی خۆم بۆی مەسەلەن ڕەنگە سۆڵتە ئەم بەنامەی تۆ پارێکی زۆری وەتەرخانکە حەزی لێی بێ بۆی کە پێی بڵێ خوێندنەوە قیمەتی نەماوە ڕۆژنامە و گۆڤارەکان ناخوێنێنەوە ئەوە سەلماوە کە حقەتێکە لە کۆمەلگای ئێمەدا هاتۆتە پێشەوە بۆچی چونکە وەسیلەیەک هەیە لە پشت بێبەهاکردنی خوێندنەوەی ڕۆژنامە و گۆڤار و کتێبەکان بەشێک ڕاستە بەشێک ڕۆژنامە و گۆڤاری ئێمە یا هەر میدیای کوردی نەیتوانیوە ئەو زەوقە لە خۆی خوێنەوە چییە دروستکردنی چێژە و لە ناخی ئەو خوێنەرەی کە بە دوای زانیاری ئاگەڕێ ئێمە نەمانتوانیوە ببین بەسەر چاوەیەکی پێویست وەکووتم لە سەرەتای پرسیارەکە بە بچێک کتێبەکان بخوێنێتەوە بەشێک ئەگەر بێتە سەر ڕۆژنامە و گۆڤار ئەو ڕاستی تیا هەیە کە بۆچی ئەو حاڵەتە دروست بووە بەڵام کە ئەمە دروزە بێت هۆکارەکەی تەنها بریتی نییە لە میدیا چیوە لە میدیا ئاکات کە تۆ میدیادا ئەبڕی لە کۆی سیستەمی سیاسی لە کللتورەکەتدایە بڕی لەو قوتابخانەکاندایە بڕی ئەکەویتە هەڵەیەکی منهەجی گەورەوە من پێم وان نییە سیستەمی میدیایی لە دەرەوەی سیستەمەکانی تربێت و جزئێکی بنەڕەتیە لەناو هەموو ئەو سیستەمانی کە بنەڕەتی کۆمەلگا ڕاگیرەکە دان بەوەدا ئەنێم کە جزئێکی کێشەکە پەیوەندی بە خراپی ڕۆژنامە و گۆڤار و کتێبی ئێمەوە هەیە بەڵام ئەگەر لەم ساڵانەی دواییدا متابعە بکەیت کاکتوانە ساڵی ڕابردوو کە قەیران هەبووە لە هەرێمی کوردستانە بەس لە سلەیمانی 250 کتێب چاپ کراوە 250 کتێب کە هێنە لەو کتێبانە کتێبی زۆر باش و کتێبی بە قیمەتیشە بەس چەندی فرۆشاوە باشترین کتێبی کوردی کە چاپ کراوە ساڵی ڕابردوو 3000 نسخەی تێنە پەڕاندووە کە من نامەوێت ڕکلام بۆ ڕۆمانیەکێ بکەم ڕۆمانیەکێکە کە لەسەریەکی لە شاعرە گەورەکان نووسراوە کە بە پڕفرۆشترین کتێبی ساڵی ڕابردوو لە کوردستانە نەچۆتە 500 ڕۆمانێکە لەسەر ئەحمەدی خاتی ئەوە باشترین کتێبی کوردی بۆ کە نووسراوە خەڵکیش خۆی ئەزیزم ینی کۆمەڵتاک لە کۆمەلگای ئێمەدا ئامادەی تیان نییە ینی $5 لە پارەکەی خۆی سرف کە بۆی کتێبێ ڕۆژنامەیە گۆڤارێکی پێ بکڕایە بە هۆکارەکان تەنها ئەوە نیە کە ڕۆژنامەکان خراپ بن چەند کەس ئیشتراکی هەیە ئەزیزم لە زانکۆی سلەیمانی ئەو ڕۆژنامانەی کە پێویستە هەموو مامۆستایەکی زانکۆ بە بەشی ڕاگەاندنەوە ئەبێ ئاگەی لێبێ هەر بۆ مینەکەی خۆی چەندیان ئیشتراکیان لە ڕۆژنامە و گۆڤارەکانیان هەیە کەس نێتی ڕۆژنامەیەک ناچێت بۆ قەزایەک وتم پرسیارم کرد بۆ یەکێک لە قەزاکانی پارێزگای دووە وتم بۆ ناچێت وتی یەک دانە ئیشتراکیە بوو مەسئولی لەقی فڵان دوایوتی منیش ئامادە نیم 1500 دینار بم بۆ ئیشتراکی ئەو ڕۆژنامەیە بکەم ینی هەمومان بەشدارین لە دروستکردنی ئەم بارودۆخە خراپەیە تۆ بۆ زانکۆکان دەرەکەی من حەزم ئەکرد تەوەرەیەکی سەرشی بەڕێزت بۆ زانکۆکان تەرخانکەی ئەم هەموو نەخوێنەوارە بۆ زانکۆ بەڕێوەبەرێ دکتۆری وایە ناسم ئەو کە ئەو ڕۆژێک کە فەرمانی کارژێڕی بۆ دەرچۆ بۆی بڕوانامەی دکتۆرای بەنە کتێبەکانی سووتاندوە دوێتی من گەشتومەتە ئاواتی خۆی خوێنەوەم بۆ چییە یعنی ئەمەە هۆکارە مەیدانیەکان هۆکارە پراکتیکیەکان لە پشت دروستبوونی ئەم دۆخەوە لە کوردستانە ئەوەنە زۆرە ناکرێت مقارنەی بکەیت لە ئەوانەی کە دکتۆرا باسی کرد لە ئاستە گشتیە نێودەوڵەتیەکە لە بواری تیۆریە ئەوە هۆکاری گشتین ینی هەموو کۆمەلگاکان بە جۆرە لە جۆرەکان ئەم هۆکارانە ڕۆڵ ئەبینەوەی کە ئاستەکە دابەزێ بەس لە کوردستانە تایبەتمەندێتی خۆمان هەیە هەر کۆمەلگایەک تایبەتمەندێتی خۆی هەیە بۆی کە ئەو قەیرانە دروست بووە ئەم هۆکارانە وەکوتم زاتیەتی تایە کللتوری تایە کۆمەڵاتی تایە لە هەمووشی خراپتر هۆکاری سیاسە لە ئەنجامی دروستکردنی دۆخی ناومێدی و دەسەڵات یعنی بەرپرسیاریتی ڕاستەوخۆی هەیە
زۆر ئێمە هەموو جارێک دەسەڵات ئەزای ئێستا تۆ سەیری کتێبی تەرجمەکراوی کوردیکە باسی کوردستان با بکەین چەند لەو باشترین ئەدەبیاتی جیهانی کە هەموو کەسێک کە خوێنەوار بێ ئەبێ بیزانێ و ئەبێ خوێن بێتەوە هەنێکی چەندی تەرجمەکراوە بۆ کوردی لە پەنا ئەوەوە چەند کەسی کورد عەرەبی یا ئینگلیزی یا فارسی ئەزانێ ئۆکەی ئێستا لە پاش ڕاپەڕینەوە ڕیاکشن ڕەتفعلێکی زۆر گەورە دروست بوو بەرامبەر بە عەرەبی و فێرنەبوونی عەرەبی وە کوشتێکی شۆڕجێڕا نەهاتە کایەوە کە بە بڕوای من دابڕانێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە لە زۆر تێکست کە بە عەرەبی هەیە و بە کوردی نییە و زمانی تەرجمەکردن بۆ کوردی زمانێکی زۆر تازەیە و ئەو دام و دەستگایانش کە هەن تەرجمەکەن بۆ کوردی زۆر جار زۆر هەڕەمەکیشت هەڵەبژێرن ڕۆمانی وا چاپەکەن کە لە ئەوروپا ڕۆمانێکی هەرزانە کە کەس نایخوێنێتەوە ئەی هەنێ بە خوێنەری کورتی ئەفرۆشێ بەڵام مەسەلە تەنهاوەژ نییە کە نایەوێ پارە بدا ئەی باشەوە هەموو دام و دەستگایانی کە بە خۆڕایی ئەیدەن ببوورە شێ بەتپرسە لەوەی کە اختیار بۆ هەڵبژاردننی کتێبی خراپەکە تۆ جەنابە دەزانی لە کوردستان ئەزیزم لە کوردستانە بەڕێوەبەرهەتی سەربەخۆ هەیە حکوومەت لە ناونانی بەڕێوەبەرهەتی زۆر لێزانە ئێمە موسسەیەکمان هەیە مدیریەتێکی عامان هەیە لە هەموو محافەزەیەەکە پێڵەن خانەی وەرجێڕە پارەی هەیە شتی هەیە ئیشی باشیشان کردو ئیشی زۆر باشیان کردو بەس ئەگە من ئەمە بکەم بە بنەڕەت بۆ قسەکەی بەڕێزێت چێ بەدپرسیارە لەوەی کە ئەم هەموو مؤسسە سەقافیە وەزارەتی سەقافەمان هەیە کاکە دایان ڕێکخراومان یەکێتی نووسەرانمان هەیە خانەی وەرجێڕانمان هەیە چێ بەدپرسە لەوەی کە اختیارەکانی خراپە بۆچی ئەمە نابێت بەشێکی متەرجیمەکانن بەشێکی بەڕێوەبەری دەستگاکانن ئەمە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتەوە نییە بڕای من کێشەیەک هەیە لەم کۆمەڵگایە دروست بووە خەڵک چۆن سەیری کللتورەکە واتە ئەو بوارەی کە ناتوانێت خۆی پیشێنێ مەسەن بواری وزە بوارێکە یعنی داهاتێکی زۆر دروستەکە بەڵام یا بواری پیشە سازیە کوشت و کاڵە هەمووی داهات دروستەکە هەتا بواری گەشت و گوزاری لە کۆمەلگای ئێمە بەڵام تا ئێستا تێڕوانینێک نییە لە کۆمەلگای ئێمە تەسەوری ئەوە بکەن کللتوریش ئەکرێ خۆشییان بێ ئەکرێ ینی تۆ لە ڕوانگەی ئابوووریەوە وەکو کەرتێکی ئابووری سەیری بکەیت پاری بە پێی بەرنامە نەک بە هەوانتە لێرە ینی بە ئارەزووە ینی ئەیدەن بەەوە نایدەن ببیت بەڵام تۆ توانی کەرتی کللتوری لە کۆمەلگای کوردیە ینی وەکو کەرتێکی ئابووری خۆشیێنیش بینام بکەیت بە شێویکە ئێمە کێشەکەەوەیە خۆ هەموو شتێ چارەسەری هەیە بە شوێنەوە کەسانی کابێ بەم ئیشە هەستە ئەمە جگەر لەوەی بەڕاستی مەسلەی پارە نییە هەر ئەو هەموو دام و دەستگایانەی مەسەلەن وەکو جەمال عیفان و وەکو مارگرێت و ئەمانە کە کتێب چاپەکەن و بە خۆڕاییان بە خەڵک بە هەزاران کتێب چاپەکەن و بە خۆڕاییان بە خەڵک بڵای ئەم ئایا چەندی خوێنرێتەوە بەسکام ئەخە ئەو کتێبانە ئەترێن بە خەڵات کە باز بە شانوباڵی مؤسسەیە یا حزبێکی دیاریکە یەکێکە لە سەبەب بکات لەسەر تەییدی قسەکەی کاگڕامیا دەکەم ئەگە ببوورە کاتەکە زۆر نەبم لێرە کاگڕامیا بۆ بە عیبە ئەگە تۆ بڵێ من کتێب چاپەکەم و ئەمەوێ بژیم سەحافە ئەەکەم و ئەمەوێ جۆرێک لە بزنسی تیاابێ ینی مەسەلەن ئەوە بۆ بە تۆمەت ئەگە مەسەلە من لە دەستگاکەی خۆما بڵێم ئەمەوێ بەم مجللەی خۆم هەم زانیاری بم بە ئێوە و هەم بژیشم پێی ئەوانەی ئیشیشی تیاکەم پاران دەستکەوی ئەڵێ ئەوە دەستیان لە پشتەوە ئەوە خیانەتیان کرد و لە مەبدە لاانە فعلەن ئەمە بنەڕەتێکی کارکردنە تۆ ئەبێ دەستکاری ئەم جۆرە بیرکردنەوەی بکەیت خەڵک داوای ئیشی باش لە من و تۆەکە ئەڵێ ئەبێ کتێبی باشم بۆ بکەیت وتاری ڕۆژنامەوانی باش بنووسی بە دوواداچووی ڕۆژنامەوانی باش بنووسی بەس ناشت کڕم پارە دینارێک ئامادە نیم بەم بەوەی کە لە پێش ئەوە بێت کە تۆ بکەیت ئەو کتێبانی کە بەڕێزی باسی کرد مؤسسەی فعلەن چاپکردنی کتێبی زۆر باش هەیە ئەندێشەیە غەزەل نووسە جەمال عیرفانە دەستگای سەردەمە دەستگای ئاراسە دەستگای زۆر باش هەیە کتێبی باشی چاپەکەن بەس پرسیار ئەوەیە مەسەلەن بۆچی ئەم حاڵەتە دروست بووە ئەگەر ئەمە جگەر لە بێ ئومێدی نەبێت ئێوە کاکتوانە وتین ئاستی خوێنەوە عێراق لە ئاستی وڵاتە خوێنەوارەکانە لە دنیادا بە پێوەی تۆزاتی پەرۆدەی عێراقی کردوێتی ئەی بۆ ئەمە دۆخە هەیە پرسیارەکەی من ئەوەیە بە بڕوای من شتەکە ناتوانانی بە یەک دایمەنشن بە یەک ڕاهەند بڵێ هەر ئەمەیە زانی کۆمەڵ لەلایانی جیاواز جیاوازەکان لەگەر ڕێزما بۆ جانەزەرەکەی کاک ئەحمەد کە و جانەزەرێکی ڕاستە ینی مەسئولەتی سیاسی و حکوومەت لەو بوارەیە بە تایبەتی لە وەزارەتی تربیە کە بۆ مناکرا یەکێک لەو وانانە وانەی فێرکردنی خوێندنەوە بێ و خۆشویستنی کتێب بێ کە ڕۆژگاری بەعسیش هەبوو تەنانەت ڕۆژگاری بەعز من بیرمە کتێبی مطالعە هەبوو چۆن اعترافە بۆی کە پیریشم بەس ئەو کتێبە هەبوو نەما ئەو کتێبەش
ئەمە بەشێکی مەسئولەتی حکووماتە لە مۆزوعە بەڵام مۆدێرێک لە قسەکردن هەیە کە دایم ئێمە کۆمەلگای معفووەکەین لە ڕخنەگرتن و خێزان معفووەکەین لە مەسئولیت مۆزوعی خوێندنەوە من ڕاپرسیەکم بینی پێشێ بێمان بەرنامەوە لە 180 ئەو هۆکاری کەواکە مناڵ حەزی لە کتێب بێ بریتە لە وجودی کتێب لە ماڵەکەیە بەس بۆ کۆمەلگایکی باش و ئەوانەی کە دکتۆرە باسیکە کۆمەلگایکی خۆراوایی کە احترامی خوێندنەوە ئەگرێ بەس تۆ باسی کۆمەلگایەکی شێوا و ئەەکەی ینی ئەبێ سەبەبەکان تۆزێ جیاوازتر بێت لەو سەبەبەی کە لە کۆمەلگایکی سەلامەت تا باسی دۆخی خوێندنەوە بێگومان تایبەتمەندی خۆی هەیە زانی بەڵام ببورەیەک شت بڵێم ئێستا ئێمە ماڵی ئێمە لە ماڵێکی کورد بووین و من هەتا 14 ساڵی لێرە بووم و حەزی من بۆ ئەوەیە باسیەوەکەم کتێب لە ماڵەکەمانە هەبووە کتێب ئەوەی کە تۆ دەستێ بە کتێبەگا لە هەر شوێنێک کە بچی کتێبخانە هەیە لە هەموو سوچێکی گەڕەکەکانە لە ڕۆژاوا کە لێرە نییە ئەمە یەکێکە لە هۆکارەکان مەسەلەن کە تەنها مەسەلەوە نییە کە تۆ ناومێدی دەستگەیشتن دەست نەگەیشتن دەستگای خاتوزین لە هەولێر پرۆژەیەکیان ناویان ناوە کتێبخانەی مۆبایل مجموعەیە کتێبیان خستە پشتی سیارەیەکەوە چونترن بۆ ناوچە دووردەسەکان بۆ مناڵی کە لە ژیان یا چیرۆکی مناڵی نەجیوە ئەیان خوێنەوە ڕۆژێک تا ئێوارەنە ئەیان نووسی و نەهیچ ئەیان خوێنەوە لە خۆشیە شاگەشکەشە بوون تۆ دەستی پێی ناگا بەش ئەنوار دایمەن ڕەهەندی تر هەیە کە لێرات سیری هەیە سەورەکەم گەر بە قۆناغبەندی لە مێژوەیەکی نزیکا سێر بکەین یەکەم جار کە خەڵک بۆ نە میدیای حیزبی ئەبێت خەڵک ڕەنگە ماوەیەک خوباتەوە کتێب لە کوردستانە دروستبوونی میدیای ئەهلی ڕۆژنامەگەری ئەهلی بە شێک لە شێوەکان کاریگەری هەبوو لەوەی کە خەڵک تا ڕادەیەک دوورکەوێتەوە لە کتێب بەوەی کە شتێکی تازەگەری بوو قسەیەکی جیاواز بوو دەنگێکی جیاواز بوو کۆمەڵێک نخبەی مسەقەب لە پشتیەوە بوو کە بەڕاستی کاریگەریەکی زۆر باشیە بوو وەحدە ئاسانش کە دوای ڕوئادیانی لە دوای 25 حوت و دوای بەهاری عەربی ئەو ڕووداوەی تر بەرەبەرە سۆشیال میدیا کاریگەری باشە بێت ینی ئەو سێبەری کە جاران میدیا بۆ منە ڕۆژنامەگەری کە وای لە خەڵک کرد بوو کەمتر پەنابێتە بەر کتێب چکە ئیشەکانی بۆ بچووکە کردەوە ینی خەڵک پەلەی بوو لە پەلەیەکە بۆ منە ئەچێت لە ناو پاسەکە لە ناو سارەکە ئەیخوێنێتەوەی ترە بێتە بەدیلی کتێبێک بووی بەڵام دوای سۆشیال میدیا کە هێت تراجع بە چی شکات بە میدیا نووسراوەکە شکا بە ڕۆژنامەگەری شکات لێرەوە تەیدی قسەکەی ماوەسا ئەحمەد میراکەم کە دوای سوڵتە ئەمە تەوزیفەکات و ئیسفادی لێ کاتە چکە لە بیرمان نەچێت ینی سۆشیال میدیا بەشێکی میدیای نەخوێنەوارە ینی ئەگەر بۆن لە ناو سۆشیال میدیاشا خۆ نووسین نییە جاری وای وێنێک جێگەی دەپەڕا نووسینە بۆ گرێتەوەی تر خەڵک ینی لە نووسینێکە ئەگەر بنووسە وێنەیەکی سەرنجڕاکێشە بێت ینی گەڕینەوە بۆمان نوکتە کۆنەکەی کە دوو ماوەسا ئاینەکە ئاچنە گوندەکەوەیکان ڕسمی مارێک دروستەکات و شەریکە نووسێ مار ئەڵێ ئەمان ماریا ئەوان ماریانی هەمان نمونەمان بۆ دووبارە بێتەوە گرفتەکە لێرە ئەوەیە کە ئەگەر ئەم شتەش بەرپرسیارەتێکی مجتەماعیە دوای سوڵتە تەوزیفیە کات ئیسفادی لێکاتەوە چکە لە سۆشیال میدیایە لە بیرمان نەچێت پارە جێگەی خۆی گرتووە ینی بۆ نمونە کەسایەتیە گێت کاچێ ڕکلام بۆ خۆیەکە لەم سۆشیال میدیایە ئەتوانێت بۆ هێوە قسەکانی بگاتە دەیان شوێن و سەدان شوێن و هەزارا کەس شتەکانی بخوێنێتەوە بەڵام تۆ کاتە دیسانەوە ئەبێتەوە بە عالمێک کە پارە جێگەی کتێبەگرێتەوە بەوەی کە چکە جاران بۆ منە لە بیدایەتی ڕووداوەکانی بۆ حەفێ شوباتە لە کوردستانە سۆشیال میدیا بە تایبەتی فەیسبوک تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک زیاتر وەکو بڵێن ئەو جەبهەیە بوو کە ئیسفادی لێکرد کە معارەزە بوو بەدێسا سوڵتە لە معارەزە زیاتر ئیسفادە لە سۆشیال میدیاکە کەواتە ئەو جەدوایی نەماگەر تۆک و قۆناق بەندی و قۆناغێک سێری بکەی زۆر گرنگی هەبوو من زۆر جارەمەش کە بیر لێکەمەوە بیرەکەمەوە لەو پەندە کوردی کە هەیە ینی ئەو دێڕە شعری کاڵێ لە خەوستن میلەتی کورد خەو زەرەرتانە هەموو تاریخی عالم شایدی فەزڵ و هونەرتانە منم جارە بیر لە ماکەماڵم ئەم فەزڵ و هونەرە بێت چۆنی بێ ینی لەگەڵ ڕێزم بۆ ئەو فەزڵ و هونەرێ ینی تۆ لێسا گرفتت هەیە کە 2015 گرفتێک تێ لەسەر ئەوەی کە خەڵک کتێب ناخوێنێتەوە باشە لەو کاتە ئەو کوردە خەوتووە ینی خەوتوشە تۆ خەبەرێکی تۆڵی پێشترت باشتر بووە باشە ماموو جار کە بیرەکەینەوە بە مستەقبل باشتر بی بەزێ ماس دەکەین بە پێچوانەوە کە بەرە مستەقبل یانگە لە نەویەکەوە حسێبی بکەین بۆ 2015 تەراجعەکە لێوە دەستی پێ کردووە کە من دڵنیام خوێنەواریەکان یا خوێنەری کتێب زۆر باشتر بووە لە نەویەکە وەک لە 2015 لە مقابلێکە جالبیریشمان نەچێ ئەمە ئێستا ئەو داتانی کە بڵاوکرێتەوە سەبارەت بە ئەوەی کە ڕێژەی خوێنەواری لە عێراقا بۆ منە ڕێژە لە حسای هەفتاونوێ ئەوانە هەمووی خوێنەواری نەخوێنەوارە یان دوای بڵێن بەشێکی مەترسیداری لەو ڕێژەیە خوێنەواری نەخوێنەوارە بۆیە ڕەنگە و ئەحسانە تا ڕادەیەکی زۆر دروست نەبێت ئەوش ئەوەیە کە تۆ ناتوانانی دیقەتی بێ ینی بە بڕوانەمە سێریکەیت گرفتەکە ئەلێرەیە بە بڕوانامە سێریکی بڕوانامی باڵای هەیە بەڵام بەوەی کە کەسێک بێت
خوێنەر بێت و ئەم خوێندنەوەی کاریگەری لەسەر کەسایەتی ئینسانەکە خۆی هەبێت لە ڕفتاریە لە گفتاریە لە مامەڵەکردن لەگەر خێزانی خۆیان لەگەر خوێنکار و فێرخواز و قوتابی خۆیان ئەگەر لە ناوەندێک کابێت لە ناو حەزانە و ڕەوزەیەک ڕەنگە کاریگەری هەبێت یعنی ئەمە تەرجمە ناکرێت وەکو وایە کەسێک ئەچێت بۆ تارێکی ئایدی لە ڕۆژی جمعادانی شەد ماوەسا ئاینەکە تەڵقینیات کەیتە دەروێتتر بە خۆی مامەڵی خۆی کات ینی من خەڵک بە ئوسلوبی تەڵقین مامەڵ لەگەڵ کتێباکە نەگەوەی کە بەشێکی سەربەخۆشتن بڵێ بە بڕای من کۆمەلگا یعنی ئەو پرۆژەی کە کۆمەلگایەگەێتی مەفروزە هەموو کۆمەلگایەک هەڵگیری خەونێک بێ هەڵگیری پرۆژەیەک بێن لە هەموو قۆناغانەیە کە ئەم کۆمەلگایانی دەوروپشی ئێمە خاوەنی پرۆژە بوون خوێندنەوە زۆر کاریگەر بوو ینی ڕۆژگارێک عەرەب پرسیاری عەقلانیەت لای کێشە بووە یعنی ئەمانە شتی سنترال بوون بۆ عەرەب مەسەلەی عەقلانیەت و مەسەلەی بۆ نمونە ڕێنیسانس و دەرچوون لە ترادیسیۆن و لەبەرەوە یەک طەبەقەی گەورە لە نوخبەی ڕووناکبیری و دارس و باحث ئەو هەموو کتێوە باشیان بەرەم هێنا و کاریگەریشیانە بوو لەسەر کۆمەلگا بەڵام کە کۆمەلگا ئیتر واز لە خەون و پرۆژەکانی خۆیانێ پرۆژەکان کەوتن ناسیۆنالیزم کەوت لەم ناوچەیە بەگشتی مەسلەی ئیشتراکیەت کەوت لەم ناوچەیە مەسلەی ڕێنیسانس و دەرچوون لە ترادیسیۆن و ئەلمانیەت کەوت لەم ناوچەیە لەبەرەوە بەشێکی زۆر لەو ئەوەی کە خەڵک ناومێدە لەسەر کتێب پرۆژەکە خۆی کەوتووە ئەو پرۆژەی کە تۆ لە ڕێی کتێبەوە پێویستە ڕوبەڕووی بیتەوە پرۆژەکە خۆی کەوتووە لە ئێستا لەم کۆمە ئەوەش زۆر کاریگەری هەیە ئەژین لەنەوە یەکە لە بەروی ڕووداوی ڕۆشنبیری هەبوو خولیاییەک هەبوو نەقدی کۆمەلگای خۆمان بکەین لە ڕابردووە و بەتەمای بیناکردنی چینەوە پرسیاری گشتی بوو ڕاستە پارەنەوە خەڵگەی خوێندەوە خەڵگە چوو بۆ سیمنار خەڵک حەزەیەکرد بزانێ ڕۆژاوا چیە ڕۆژهەڵات چیە هەموو شتێک هەبوو لارە بەڵام پرۆژانە خران کە خرا لە کۆمەلگاکەتە یعنی ئەو زۆرە لە دۆخی ناومێری دروستەکە ڕاستی بەشێکیشی کە خەڵگەی خوێنەوە من لەو کاتانە کە ژوار بووین زۆرترین شتم خوێنەوە بۆ خۆم وەکو ئینسانێک تەلەڤیزیۆنمان نەبووە مەسەلەن دەستمان نەگەیشتەوە بە هیچ شتێکە تەنها دەواازەی من بۆ جیهان کتێب بۆ خوێنومەتەوە بەڵام لە هەمان کاتی شایمە مەسەن کە مناڵ بووین باسی سەردەمی بەعسکەین دەدەقە تەلەڤیزیۆن کارتۆنی پیشانەیە تۆ ما باقی وەختەکە وەکو مناڵێک چیەکەی تۆزە یاریەکەی تۆزێکیش حکایەتەکەی تۆزە ڕسمەکەی تۆزە شتە خوێنیتەوە بەڵام لە ئێستا قەناتێکی سەتەلات هەیە هەموو لە بەیانی و تا ئێوەرە کارتۆنە مناڵێک دانیشە سەیریەوە کە یا کتێبە خوێنێتەوە بۆ چارەسەرکردن ئێمە مەسەلەن لە ئەوروپا هاتوون کۆمیک بوک استیفادەی لێکەن ئەو کتێبانەی کە هەزەلیە نازم کتێبی هەزەلی پێڵێن کۆمەڵی قارەمانن هەمووی بە نوکتە و بەهینەوە گەڕێتەوە زۆر مناڵ هەیە لەوێوە دەسەکا بخوێنەوە تۆ چۆن بتوانانی خوێندنەوە سەرنجڕاکێش بکەی بۆ مناڵ بیهێنیتە ناو خوێندنەوەی جدی بە پرۆسەیەکی خۆشیە تێپەڕێ ئەمانە هەمووی پێکەوە ئیشەکە ڕاستە کاک ئەحمەد تۆ شتێکەوەت حەزەکەم ڕوونتریکەیتەوە ئەڵەی دوای 25 حوتی 2009 یعنی ڕێژەی فرۆشتنی چاپەمەنی ئینهیارەکە لە کوردستانە بە دیاریکرایی چی تێگەشتی سەبەکەی چییە؟ لە کۆی بەدنامەکە سەرنجێکی مەوزوعی بین کاکتوانە ئەبێ بۆ ئەوەی هەم قسەکانمان مەوزوعی بێت هەم بینەریش لێمان تێبگات شتەکانمان جیا بکردایە باشتر بوو هۆکاری کەمی خوێندنەوەی کتێب شتێکە و کەمی خوێندنەوەی میدیای نووسراوی شتێکی ترە هەرێکان بۆ خۆی سەبەبێکی دیاریکراوی هەیە ئەو سەرنجەی یەک چوارچێوە گشتێکی یەک چوارچێوەیە بەڵام بۆ تێگەیشتنی هۆکارەکانی شتی جیاوازە قسەکانی من لە سەر ئەو پیشاندانی ئەو وێنەیە ئەو دابەزینە لە 25 حوتی 2009 تاکو ئێستا کە ئەڵم لە سا 7 بۆ 75 ئەمە ڕقەمە بە پێی ئەوەی کە هەیە پەیوەندی بەوە هەیە پێشتر وەزیفەی میدیا ئەو میدیا جدی کە زۆرتر خوێنەری هەبوو کاریگەری هەبووە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی بیتیوە شتێ نەبووە ینی مەسەلەن خەڵک لە ڕێیەوە ناڕزایەتەکانی خۆی بەتاڵکاتەوە لێ بەتاڵکرا کە ئۆپۆزیسیۆن ئەچێتە پەرلەمان ئەبێتە خاوەنی میدیایشی بەهێز وەک خۆیان ناویانێن تۆپخانە وەدەودە کاریگەری بەڵێ لە کاتی خۆیان وەدەودە کاریگەری خراپی لەسەر میدیا دروست کرد خەڵک تێگەش مەسەلەن وێنەی ئێمە لە میدیای ئەهلی و وێنەی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمان و دواتر لە لاو حکومەتە بوو بە یەک وێنە بۆی جا ناکرێتەوە کە پشتی کردە ئۆپۆزیسیۆن پشتیشی کردوتە ئێمەوە ئەزانێ منداڵی یەک باوکی ئەبێت تێگەێنی کە ئێمە مناڵی ئەو باوکەنی جیاوازین لەو باوکەیەکی ئێستا لە حکومەتا شەریکە ئێمە هێشتا شوێنی ناڕزایەتەکانی ئەوی لەبەرەوە پشتی کردوتەوە و پارەش نادا بە بڵاوکراوەکانی ئێمە
ئەجینا دابەزینەکە بەو ئاستە نییە و هۆکارانی کە هاوڕێیان باسی یەکەن ئەم هەموو هۆکارە هەبوو بێت ئەنی مەسەلە من پێت بڵێم 28,000 نسخە فرۆشاوە کە پێش گۆڤاری ئەلف بێ عەرەبی سەدەمی بەعز بوو کە تیراژەکەی لە 20,000 بوو لەسەر ئاستی عێراقا بەس گۆڤاریشی کوردی بگاتەوە بۆچی دابەزێ بۆ ڕۆژنامەیەک ئەگاتە واستا هاوڵاتی جەناب سەرنووسەری بوو 20,000 نسخەی چاپەکرا لە دەوروبەری کاگرابیاریش لێ بووە بۆچی دابەزێتەوە ئاستە ئاوێنە بۆچی دابەزێتەوە ئاستە تاکی دەکەم بۆ سەری ئەم قسانەی کە من ئەیکەم هەڵگۆزراوی ئەو بە دوواداچوونە ڕۆژنامەوانیانەیە ئەو دەست و پەنجە نەرمکردنەیە لەگەڵ ئەم واقعی سەحافی کە لە کوردستانە هەیە حاڵەتێکی تریش هەیە جەخ دەکەینەوە سەری کە مەسەلەن دەسەڵات بۆ بێبەهاکردنی ئەم میدیا کاری کردووە و سوودیشی لێ بینیوە خۆشحاڵە بەوەی کە یەکێ بڵێ کاکە ئاستی خوێندەوە دابەزیوە من هیچ فڵقێکی وام نەبینیوە لە دنیادا خۆشحاڵ بێ بە نەخوێنەوەری کۆمەڵگاکەی چێژی لێ بینی پێدوانی چرا مشکلەکان ئەو اعترافەیە کە باسەکرد کە ئێمە ڕۆژگارێک مەسەلەن سەحافەمان کردووە کۆی کە سەحافی ئۆپۆزیسیۆن بێ لە باتیەوەی سەحافی خەڵک ئێمە نەما کردووە واقعی کاکتوانە جەناب دەزانی واقعی سیاسی ئەو دەما وای دەخواست خەڵک ئەوەی ئەو وێنەی بۆ ئێمە دروست کردووە ئەو ئەرکەی بە ئێمە بەخشی بوو ئیجباری ئەکردی وا بێت شوێنی تر نەبوو دەرەتانی تر نەبوو بۆەوەی کە حاڵەتە دروست بێت یەکێ لەو بەڕێزانەی کە لە مەکتەبی سیاسی حیزبەکانە لەم ماوەی پێشوودا نامەیەکی نووسی بوو شوێنی دەست نەکەوت بوو بڵاوی کاتەوە لێشە لەم ڕۆژنامانە بڵاوی کردەوە دوایی وتی وەڵای ئەزانی من ئێستا لە بەهای ئەم میدیا تێئەگەم چەند گرنگکە کە لە کۆمەلگایە هەبێت بۆچی هەبێت بۆەوەی کە من وتاریشی خۆم کە حزبی فلان و فیسا بۆم بڵاو ناکاتەوە شوێنی شتر هەبێ بڵاوی کاتەوە ئەبێ ئێمە ئەم تێگەیشتە لای خەڵک دروستکەیت بوونی ئەم میدیا نووسراوە ضرورەتێکە ئەو بەشێکە لە کەلتوری ڕۆشنبی لە کەلتوری ئەم کۆمەلگایەوە ئەبێ احترامی بژیرێ و بەهای بۆ بژێڕێتەوە و ئەبێ خەڵک بی بکە من پێم وایە میدیای نووسراو میدیای جدی نووسراو پرۆژەیەشی هاوبەشە لە نێوان ڕۆژنامە نووسەکانی ناو ئەو دەستگا و خەڵکە خەڵک ئەبێ پارە بە تا ڕۆژنامە ئیشی باشی پێ بکە ئەبێ بیکڕێ تا ئیشی باشی بۆ بکە تۆ داوای ئیشی باش لە من دەکەیت و دینارێکیش نایی ئەشبێ ڕۆژنامە نووسان زانیاری و ڕوئیا دابینکەن بۆ قبوڵە ینی بەلایەوە ئاسایە پێی وایە خوددا توی بۆ دروست کردووە لە زیندانە شەق خۆی بگیری پارەت پێ نەبێت بەزەبێ معلوماتیشی بی کاگە ئەحمەد کاتەکەمان تاوا بوو زۆر سپاسی بەشداری تەگەی مەتایبەتی جەنابێ لەگەڵ هاوڕێیانیش ئەڵقەیەم جاری دیالۆگ تاوا بوو تاڵقێکی کە شاد و سەلامت بن